لا هەولێر خێزانێک لە دۆخێکی خراپدا دەژیت. چوار منداڵی ئۆتیزمیان هەیە دەڵێن هەر چوار حاڵەتەکە ترسناکە. لا دەهۆک دوای 50 ساڵ پەمۆ ئەچێندرێت. لە کەرکووکیش یەکەم کاروانی حاجیان بەرە وڵاتی سعودیا بەڕێکەوت. سڵاوتان لێبێت. لە هەولێر خێزانێک لە دۆخێکی خراپ و ترسناکدا دەژین. چوار منداڵیان هەیە، هەمویان تووشبووی ئۆتیزمن. خێزانێکی پەرتەوازە و لێکدابڕاو تەنانەت ماوەی چەند ساڵێکە ئەم خێزانە نەیانتوانیوە بەیەکەوە دابنیشن و نانێک بەیەکەوە بخۆن. وەکو 1964 سەردانی ئەو خێزانەمان کرد، بینیمان یەکێک لە منداڵەکانیان ماوەی 2 ساڵە لە ژوورێکدا ئەخەوێت و نەهاتۆتە دەرەوە. دوو هەمیشیان لە شوکەیەکی دەرەوەی ماڵەکەی ئەژیت، سێمیان لە سەنتەرێکی ئۆتیزمە و چوارەمیشیان کە حاڵەتەکەی زۆر وەکو ئەوانی دیکە ترسناک نییە لە ماڵەوە ئەژێت. کریستال جەلال دایکی منداڵەکانە بە 1964 وت بەهۆی ئەم منداڵانەوە خێزانەکەی پەرتەوازە بووە و پەیوەندیە کۆمەڵایەتیەکانیشیان نەماوە. دەشڵێت منداڵەکانم وایان لێ هاتووە یەکتریان خۆش ناوێت، بۆیە لە دووری یەکدی ئەژین. پێش چەند ساڵێک ئەم خێزانە بەهۆی خوێندنی باوکیانەوە لە وڵاتی بەریتانیا ژیاون، بەڵام کاتێک ئەگەڕێنەوە کوردستان گۆڕینی ژینگەکەی جۆرێک لە بەریەککەوتن لە نێوان ئەو منداڵانە و دەوروبەریان لە کوردستان دروست دەکات و لەو کاتەوە تاکو ئەمڕۆ نەک حەز ناکەن هیچ کەس ببینن، بەڵکو چوار منداڵەکە کە برای یەکتریشن حەز بە بینینی یەکتریش ناکەن. لە نێوانیشاندا ڕق و تووڕەیی دروست بووە. تەزرا بۆتانی سەرپەرشتیاری گروپی ئامێز بۆ ئۆتیزم بە 1964 گوت ماوەی 2 ساڵە چاودێری ژیانی ئەم خێزانە ئەکەن بۆیان دەرکەوتووە. باشترین چارەسەر بۆیان گەڕانەوەیانە بە وڵاتی بەریتانیا و لەوێ ژیان بەسەر ببن. بەو پێی پێشتر لەگەڵ ژینگە و دەوروبەری ئەوێ ڕاهاتوون. داواشی لە سەرۆکی حکومەتی هەرێم و فەرماگەی پەیوەندیەکانی دەرەوەی هەرێم کرد بە پەلە بێنە سەرخەت و ڤیزا بۆ ئەم خێزانە دابین بکەن بۆ ئەوەی بەر لە ڕووداوی نەخوازراو بگرن، چونکە ئەم خێزانە لە ژیانێکی زۆر ترسناکدان. ئاواتی چەندین ساڵیان بەدی هاتوو ئەمڕۆ بە شەوق و زەوقەوە لە ناو ئاپۆرای خزم و کەسوکاریان سواری پاسەکان بوون بۆ بەجێگەیاندنی فەریزەی حەج بەرەو وڵاتی سعودیا بەڕێکەوتن. ئەمڕۆ پێنجشەممە یەکەم کاروانی حاجیان لە شاری کەرکووک بەرەو شاری کەربەلا بەڕێکەوتن و ژمارەی ئەمساڵی حاجیان لە چاو ساڵانی ڕابردوو ڕێژەکەیان زیاتری کردووە. ئەوەش بەهۆی بەرزبوونەوەی ڕێژەی ژمارەی هاوڵاتیان لە عێراقدا. حاجی دلێر جەبار یاریدەدەری بەڕێوەبەری دەستەی حەج و عومرەی کەرکووک بە 1964 وت ڕێژەکەیان ئەمساڵ زیادی کردووە و 29 کاروان دەبن. ئەمڕۆ یەکەم قافڵەیان بەڕێکەوتووە. ڕێبوار تەهای پارێزگاری کەرکووکیش لە ناو قافڵەکەوە بەدەم ماڵ ئاوایی لە حاجیان بۆ 1964 وتی یاخۆ بە سەلامەتی بڕۆن و بە سەلامەتیش بگەڕێنەوە ناو کەس و کارەکانتان. لا دەهۆک دوای 50 ساڵ دەست بە چاندنی پەمۆ کرایەوە بۆ بەرهەمهێنانی لۆکا کە لە وەتەی ساڵی هەشتاکان چاندنی کۆتایی پێهات بوو. کشت و کاڵیان پارێزگایش دەڵێت پلانیان وایە کە لە داهاتوو کارگەیەکی ڕستن و سنینیش لە پارێزگاکەیان بکرێتەوە. ئەحمەد زەبیل بەڕێوەبەری گشتی کشت و کاڵی دهۆک بە 1964 ڕاگەیاند جوتیارەکە وەکو تێست لاگەڵ کۆمپانیایەکی تورکی ڕوبەری 2 دۆنم زەوی بە پەمۆ چاندووە. ئەوانیش پاڵپشتیان کردووە وتیشی لە قۆناغی یەکەمدا بەرهەمەکەی لەلایەن کۆمپانیاکەوە دەبرێتە تورکیا بۆ ئەوەی لە ڕووی پیشەسازیەوە سوودی لێوەربگیرێت، بەڵام لە داهاتوو کۆمپانیای تورکی کارگەیەکی ڕستن و سنین لە دهۆکدا دێنێت. دووەم منداڵی ئاگرەکەی گوندی قەڵاچۆغانی سەر بە ناحیەی سێبیران کە زیاتر لە هەفتەیەک لەمەوبەر لەگەڵ 4 منداڵی دیکە سوتابوون ئەمڕۆ گیانی لەدەستدا. بیرتان ئەخەمەوە ڕووداوەکە لە ڕۆژی 7 ئەم ساڵ ڕوویداوە کاتێک 5 منداڵ لە ژوورەوە یاریان بە فوم و چەرخ کرد ئاگرێک کەوتەوە و هەر 5 سووتان. هەر ئەو ڕۆژە یەکێک لە منداڵەکان گیانی لەدەستدا. 2 منداڵی دیکەش چەند ڕۆژێک لەمەوبەر نەخۆشخانەیان بەجێهێشت. سید هاشم ئامۆزای منداڵەکان بە 1964 وێت ئەمڕۆ پێنجشەممە دووەم منداڵ کە تەمەنی 5 ساڵە گیانی لەدەستدا و تەرمەکەیان بردوتەوە گوندی قەڵاچۆغان و لەوێش ئەینێژن. سەرنجتان بۆ هەواڵێک ڕائەکێشم کە لەسەر شاشەکە هەیە، تایبەتە بە کارەساتی ئێزیدیەکان.
گەنجێکی هونەرمەندی ئێزیدی کە لە وڵاتی ئەڵمانیا ئەژێ بەم دواییانە بە سەردانێک هاتۆتەوە سنوورەکەی خۆیان لە شنگال بینیوێتی لەسەر چیای شنگال ژمارەیەکی زۆر پێڵاوی بچوو واتە منداڵ و پێڵاوی گەورە بەدی ئەکرێن بیرۆکەی ئەوەی بۆ هاتووە کە پێڵاوەکان کۆ بکاتەوە و بیان باتەوە ئەڵمانیا بۆ ئەوەی لەوێ لە پرۆژەیەکی هونەری بەرجەستەیان بکات و وەکو پرۆژەیەک ڕای بگەێنێت. قاسم شەرقی هونەرمەندە گەنجە ئێزیدیەکەیە پەیوەندیمان پێوە کرد ئاماژەی بەوە کرد کە ئێستا خەریکی پرۆژەکەی بریتە لە وێنە کێشان کە ئەو هونەرمەندی شێوەکاریە و ئەندامی یەکێتی هونەرمەندانی وڵاتی ئەڵمانیایە. باسی لەوە کرد کە ئەو لەسەر قوتابخانەی سووریالی لە وێنە کێشان کار دەکات و نیازی وایە هەموو ئەو پێڵاو و نەعل و ئەو پاشماوانەی کە لە ئاوارە ئێزیدیەکانەوە بەجێمابوون ئەو کاتێک کە لە ترسی داعش ڕایان کردووە سەرچیای شنگال بەشێکی زۆری کۆ کردوونەتەوە و لە ناو تابلۆکان بە شێوەیەکی واقعی پیشانیان بدات. قاسم شەرقی ئەڵێت ئەوەی کە بە وشە تاکو ئێستا نەتواندراوە لەسەر کارەساتی ئێزیدیەکان باز بکرێ ئەو هەوڵەدا لە ڕێی تابلۆکانیانەوە و لە ڕێی هونەر و پرۆژە هونەریەکەیەوە بە جیهانی بناسێنێت. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەمولایەکتان.